رزمایش مشترک کشور عزیزمون ایران با عراق هێزە ئەمنیەکانی ئێران و عێراق بە هاوبەشی لەسەر سنوورەکانی پەروێزخان و باشماخ مانۆڕی سەربازی ئەنجام دەدەن. دستهای ارتشیان همه روی ماشه است. با احدی تعارف ندارند. احساس کنند چشمی به مام وطن دوخته شده برای دفاع سر از پا نمیشناسند. ئەم مانۆڕە سەربازیە لە دوای هۆشداری و هەڕەشەکانی ئێران و تورکیا و عێراق لەسەر ڕیفراندۆمەکەی هەرێم مەترسی لای خەڵک دروست کردووە، بەتایبەت کاتێک لە 200 مەتری خاڵی سفری سنووری باشماخ ئێران دەبابەی جێگیر کردووە و ناو بەناو بە پاساوی مانۆڕەوە سنوورەکان دادەخرێن و هاوردە و هەناردەی شتومەک ڕادەوەستێت. مەرز ئاسایی بۆ ڕانەگیراوە، تەنها دوێنێ ئێمە دوای گەڕانەوەی بارهەڵگرەکە عێراقیەکان لە دیوی ئێران کە هاتنەوە هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی دیوی ئەو دوو قسەمان کرد پێیان ڕاگەاندوان بەیانی و دوو بەیانی مانۆڕێک بەدەستەوە هەروەکو چۆن لە خەڵەستونەکانی تریشە ئەنجام درراوە بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی عێراقان لێرێژ ئەکرێ ئەگەر بکرێ لەوانەیە ئێمە مەرزەکە بۆ 2 ڕۆژە ببەستین. بەڵام ئەم بەیانی ئێمە قسەمان لەگەڵا کردنەوانێ وتی مەرز ئاسایی ئەوە ئێستا کاروباری بازرگانی و گەشتیاری زۆر ئاسایی و هەموو شتێک پێشترە. لە دوای ڕیفراندۆم نرخی شتومەک لە بازاڕەکان بەرزبوونەوەی بەخۆ بینیوە، بەتایبەت نرخی سوتەمەنی کە کەمکەم وەرزی سەرماش نزیک دەبێتەوە. داخستنی فڕۆکەخانەکان و دەنگۆی داخستنی سنوورەکانیش لەگەڵ ئێران و تورکیا دڵە ڕاوکەی لای هاوڵاتیان دروست کردووە. ئەم سنوورەی ئێمە بە حەقەت ئێمە داوامە لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی هەرێمی کوردستان ئەوەیە تەبایی و برایەتی زیاتر لە نێوان ڕیزەکانی گەلی کوردە هەبێت، چونکە ئەم سنوورەی ئێمە خەڵک بێتاقەتە، خەڵک بێوەزع، خەڵک بێ ئاسوودەیە. تەمەشاکەی شوێنێکی وەکو ئێمە کە شوێنێکی سارد و شاخاویە تا ئەسەکانش نەود نەدراوە، کێشەی سوتەمەنیمانەیە، کێشەی بانزین هەیە، ئەم شارانی کۆمەڵەشت گران بووە کە لە دیوی ئەو دوو لە مەریوان خۆیان مەعسکەرێکی گەوران هەیە مانۆڕەکە لێ بکەن و ئەو هێز و دەباب و شتێش کاتۆتە سەر حدود وەکو پشتیوانێک بۆ ئەو هێزی کە مانۆڕەکە لە ڕووی ئەمنی و بۆ خۆیانی و هیچ کاریگەریی خراپی لەسەر ئێمە نەبوو. قەبارەی بازرگانی سنووری نێودەوڵەتی باشماخ بۆ ئێران ساڵانە 7 ملیار دۆلار دەبێت و بۆ هەرێم کەمتر لە 2 ملیار دۆلار دەبێت. بە بڕوای بەرپرسانی سنووری نێودەوڵەتی باشماخ بە داخستنی سنوورەکە ئێران زیانمەندی یەکەم دەبێت، بۆیە باستەمی دەزانن ئێران سنوورەکان دابخات. لەبەرەوە ئێمە زیاتر هاوردەمان زیاتر هەناردەمان کەمە، ئێمە بەپێی ئاماریی خۆیان کە پارێزگاری سنە ڕایگەیان لە کۆنفرانسەکە ئێمە ئامادەبوونمان هەبوو لەوێ ساڵانە 7 ملیار دۆلارە بۆ ئێرانەوە، ئێمە ڕوبعێکی ئەو داهاتەیە، لەبەرەوە چەنە مەساڵحی ئێمە تایە سێ ئەوەندە مەساڵحی ئێرانی تایە، بۆی ئەوانش بیر و بەچوونیان هەروایە کە هەوڵ بدەین دانەخرێ. زیاتر ئاڵۆزبوونی سنوورەکان و بەرزبوونەوەی نرخی شتومەک لە بازاڕەکان و زیاتر تێکچوونی دۆخی دەرونی هاوڵاتیان پەیوەستە بە کاردانەوەی وڵاتان دژی ڕیفراندۆم. توندکردنەوەی کاردانەوەکانیش پەیوەستە بە گوتار و هەڵوێستی سەرکردایەتی سیاسی کورد کاخۆ تاکوێ دەیانەوێت لەسەر حسابی هاوڵاتیان کارتە فشارە حزبی و شەخسیەکانیان بەکاربێنن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سنووری نێودەوڵەتی باشماخ.